بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دادگای فیدرالی عێراق سێشەممەی داهاتوو سیابی داری کردووە بۆ قسەکردن لەسەر چەند سکاڵایەک بۆ هەڵوەشانەوەی پەرلەمانی عێراق کە زیاد نزیکەی دە سکاڵا تۆمارکراوە بۆ هەڵوەشانەوەی ئەم خوڵی پەرلەمانی عێراق لە ناویاندا سکاڵەکەی ڕەوتی سەدەر هەیە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئایا دادگای فیدرالی لە سەڵاتەکانی چین وایە دەتوانێت پەرلەمان هەڵبوەشێنێتەوە یاخود دوایەوەی کە دادگای فیدرالی بڕیارەکە دەدات دۆخی عێراق چی لێدی ئایا سەدر چاوەڕوانی چی دەکرێت لە سەدر دوای بڕیارەکەی دادگای فیدرالی لە سێشەممەی داهاتوو و باردۆخی کورد چی بەسەدەی وەلایەنە کوردیەکان دەبێت چۆن مامەڵە بکەن لەگەڵ بەڕێز محمود ڕەزامین پەرلەمانتاری پێشوو عێراق سەرەسەرم پرسانە دەکەین کاک محمود وەخێر سوپاس بۆتان سپاس دەکەین. ئەگەر سەرەتا لەو دەست پێ بکەین کۆمەڵێک سکاڵا هەیە لە دادگای فیدرالی کە سێشەممەی داهاتوو دانیشتن سکاڵەکان بۆ هەڵوەشانەوەی پەرلەمانە. هەڵوەشانەوەی پەرلەمان لە دەسەڵاتی دادگای فیدرالیە دەتوانێت ئەو کارە بکات؟ خۆی لە دەستورە شتێکی وان نییە لە دەستور بە تەنیا ڕێگەی بەهێناوە دوو میکانیزم هەیە بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان. یەکیان ئەوەیە کە مەجلیسی وزەرا داوا بە موافقەتی ڕئیسی جمهور داوا لە پەرلەمان بکە خۆی هەڵبوەشێنێتەوە، پەرلەمانیش بە ئەغلەبیەی مطلقە ئەتوانێت خۆی هەڵبوەشێنێتەوە، یاخود پەرلەمان خۆی سولسی یعنی سەیەکی ئەندامەکانی پەرلەمان خۆیان داوای کە ئێستا لەم حاڵەتە تقریباً 105 کەسەکە 156 کەس لە پەرلەمانتاران خۆیان داوا بکەن جەلسەیەکی خاص بۆ ئەوەی خۆیان هەڵوەشێنەوە. ینی دەستور بە تەنیا ئەم میکانیزمەی داناوە، لە ڕاستیە میکانیزمێکی کە نییە، دەسەڵاتی ناوە بە هیچ سوڵتەیەکی کە پەرلەمان هەڵبوەشێنێتەوە. باش ینی لە هەردوو حاڵەتەکە هەر هەڵوەشانەوەکە بە دەست هینە، ینی میکانیزمەکە لە نهایەتە پەرلەمان خۆی بڕیارە خۆی هەڵەوەشێنێتەوە هەڵناوەشێنێتەوە. باش یعنی ئێستا و سکاڵی کرا دەکەی فیدرالی سێشەممە یعنی دەسەڵاتی دادگای فیدرالی نییە پەرلەمان هەڵبوەشێنێتەوە سێشەممەی داهاتوو کە دانیشتن ئەنجام دەدات. من وابزانم لەم هەفتەیە لە شوێنێکیکە بزانم ئاینە پرسیار لە هین بوو لە NRT بوو کردیان، یعنی ئەگەر دادگای ئیتیحادی بچێتە ژێر زەخت و بڵێ پەرلەمان ئیتر هەڵوەشاوەتەوە نظامی سیاسی لە عێراق قفڵە بێ، چکە ئیتر تۆ ناتوانانی هەڵبژارنی کە بکەی، ناتوانانی سەر کۆماریکە هەڵبژێری، ناتوانانی حکوومەتی تازە دروست بکەی، یعنی هەموو شتێک قفڵە بێ. ئەخۆ محکەمەی ئیتیحادی ئەچێتە ژێرباری مەسئولیەتێکی وا گەورەوە، چکە محکەمەی ئیتیحادی لە زۆر شوێنی دنیا، ینی بۆ نمونە محکەمەی دەستوری فەرەنسی بە بڕیارەکانی زۆربەی سیاسیەوە سیاسیەکانن، ڕێی جمهورە کۆنەکانن دەبن بە ئەندامی محکەمەی دەستوری، بڕیاری زۆر بڕیاری سیاسیە. لەبەر ئەوە محکەمەی ئیتیحادی کە ئێستا جێگەی ینی وەکو محکەمەی دەستوری وایە پرسی سەڵاحیەتەکانی دیاری کراوە لە مادەی 93 وابزانمەوەسی دەستورە، هیچ دەسەڵاتی ئەوەی پێ نەگیراوە لە ناو مادەی 93 دەستورات کە بتوانێت پەرلەمان هەڵبوەشێنێتەوە. بەڵام وەکووتم ئەگەر پەرلەمان هەڵبوەشێنێتەوە دوایی چۆن حکوومەت دروستەکەی، چۆن ئینتیخاباتەکەی، چۆن ڕئیسی جمهوری تازە هەڵبژێنی، ئەمانە هینن بەسراون بەیەکەوە، ینی ئەبێتەوە ئێستا بە پێی پرسیارێکە وەختی خۆی لە محکەمەی ئیتیحادی کراوە لەم ئەزمەیە کە سەلاحیەتەوە ئەبوو لە 26 سێی ئەم ساڵە سەرۆکی کۆماڵ هەڵبژێرایە، جەلسە نساب تەواو نەبوو، چکە نساب پێویستی بە 2 لەسەر 3 ئەندامانی پەرلەمانە کە کاتە 221 پەرلەمانتار نەیانتوانی نساب تەواو بکەن، سوسی معاتڵ نەیهێش نساب تەواو بێ. باشە ینی ئەبێ ڕئیسی جمهور لە پێشەوە هەڵبژێری و دوای ڕئیسی جمهور نوێنەری هین ڕاستپێرێ گەورەترین کوتلەی نیابی ڕابسپێرێ بۆ ئەوەی حکوومەت پێک بهێنێ. ئێستا ئەم هەنگاوانە ئەگەر پەرلەمان هەڵوەشێتەوە ئەم هەنگاوانە هەمویان ئەوەستن، ناتوانانی ڕئیسی جمهور هەڵبژێری، کە ڕئیسی جمهور نەبژار ناتوانی کەس تەخویلکەی بۆ ئەوی حکوومەت پێک بێنێ، هەتا حکوومەتیش پێک نهێنێ، ناتوانی ینی ئەم حکوومەت
تەکتین نابێ حکوومەتی تەصریفی ئەعمال دەمێنێت تەصریفی ئەعمالی حکوومەتی تەصریفی ئەعمال دیسانەوە لەم کاتی ئەم ئەزمەیە لەم چەند مانگەی ڕابردووە پرسیار لە محکەمەی ئیتیحادی کراوە دەسەڵاتی ڕئیسی جمهور و حکوومەتەکەڵێ تەصریف ئەعمالن یعنی بێجگەلەوەی کاروباری ڕۆژانە بەڕێوە بەرنج دەسەڵاتێکیان نییە یعنی کە تۆ ئیتر کە دەسەڵاتی نییە ئێستا تقریرێکم خوێنەوە تیاری سەدری ئەیانەوێ بچنە بەردەمی سەرۆکایەتی کۆمار بۆ ئەوەی ئەو ناچار بکەن داوا بکە پەرلەمان ئەڵێن پەرلەمان هەڵوەشێنێ جارە دەسەڵاتی سەر کۆمار نییە پەرلەمان هەڵوەشێن ینی هەموو شتەکان شێواون بەسەریەکە شەعبوێتێکی زۆر فەوزایەکی زۆر هەیە لە مۆزە سیاسی ئێستاە جارە دەسەڵاتی سەرۆکی کۆمار نییە هین هەڵۆشێنێتەوە پەرلەمان هەڵۆشێنێتەوە وەکوتم ڕئیسی وزەرا سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە موافقەتی ڕئیسی سەر کۆمار داوار لە پەرلەمانەکە خۆی هەڵوەشێنێتەوە ئیتر لە نهایەتە بڕیارەکە بدەست پەرلەمان خۆیەتی باشە ئەوە بڕیارمان واوتری طبعا ئەمە فەوقی ناقانونی و نادەستوریشە ئەم داوایە کە لە سەر کۆمارەکرێ وا وتمان لەژێر زەخت و ترس و هەموو شتێکە سەر کۆمار وتی دەی پەرلەمان خۆ هەڵەوەشێنرەوە پەرلەمان چۆن خۆی هەڵەوەشێنێتەوە خۆی هەڵاوەشێنێتەوە ئێستا چکە پەرلەمان ئیطاری تەنسیقی زاڵە بەسەری ئەنساری ئیطاری تەنسیقی تەواو خلافی بۆچوونی سەدر و تەیاری سەدریە یعنی ئێستا خلافێکی زۆر گەورە لە بینی ئەم دوو تەوەرەیە هەیە تەوەری ئیطار و تەوەری تەیار ئەوێ ئەم حکوومەتە هین ببێ ئەم حکوومەتە تەمەنی درێژ بکرێتەوە جا ئەم حکوومەتەش تەمەنی درێژ کرەوە پێویستی هەر بە کۆبوونەوەی پەرلەمانە ینی ئەو پەرلەمانی داگیر کردو و نایڵێ جەلساتی پەرلەمان بیانی هەتا ئەگەر تەمەنی ئەم حکوومەتەش درێژ بکەنەوە ئەبێ پەرلەمان دانیشێ تۆ پەرلەمان بینای تەلاری پەرلەمانە داگیر کردووە کردویان لە بەهین ینی مەڕ و گامێش و مانگە ئەوانەی تیا بەسرێتەوە ڕسمەکانە بینین بەداخوان ناو حوشی پەرلەمانە لەبەر ئەوە یعنی ئەوەی تەیاری سەدری داوای ئەکان من لەگەڵ ئەوەم کە تەیاری سەدری ڕاستەکە فەساتێکی زۆر هەیە پێویست بە ئیسلاحێکی جەزری هەیە لە نظامی سیاسی و لەم وەزعی کە عێراق و کوردستانی گرتوتەوە بەڵام ئەبێ هەمووی بە ڕێگەی دەستوری و قانونی بێ ئەگەر ڕێگەی دەستوری و قانونی بە ئینقیلاب تیاری سەدری توانێت ئینقیلابی نییە ئێستا ئەوەی داوای دەکەین قیلابە ئەوەی کە داواکاریەکانیان هەرچی شتێک لە ئیطاری دەستور و قانون چووە دەرێ ئەبێ بە ئینقیلاب جاران خۆ لە عێراق تۆ مناڵی بیرینە من لە 63 لە بیرمە ئینقیلابەکەی بەعسیەکان بەسەر عەبدولکەریم قاسما کردیان ئیتر هەموو ئینقیلابەکانم لە بیرە ئەسکەر هاتووە ئینقیلابی کردووە ئەسکەر ئەو کاتە یەک جیهاد بووە قائیدی عسکەری توانیوێتی قەتعەیەکی عسکەری بجوڵێنێ بچێتە سەر بینار ڕیاسەی جمهور و ئینقیلابکە و بەیانێک دەرکا و تەواو بڵێ ئەو نەما ئێمە هەیە سەدر ناتوانێت لەبەر ئەوەی سەدر بڕێک میلیشیای هەیە لە بەرامبەری ئەوان ئیطاری تەنسیقیش میلیشیان هەیە جێیشیش بەدەست هیچ لایەکیانەوە نییە وەلای بۆ هیچ لایەکیان نییە ئینقیلاب چیەکەن مەسەلەن ڕەنگە بتوانن بچن بینایە داگیر بکەن بچن مەسەلەن جادەیەک ببڕن بچن موسسەیەک بخەن وەکو ئێستا بەڵام ناتوانن ئینقیلاب سەر نظامە سیاسەکەیان بکەن ناتوانن سەر کۆمار بگۆڕن بە ئینقیلاب ڕئیسی سەرۆکی مەجلیسی وزرا بگۆڕن حکوومەتی تازە پێک بێنن پەرلەمان پێ ناتوانن ئەمانە بکەن باش بەس بە بۆچوونی بەڕێزت هەفتەی داهاتوو دادگای فیدراڵی بێ شێوێک بڕیار نادا بە هەڵۆشانەوەی پەرلەمان من نازانم بڕیارەدا یا بڕیار نایە ئەوە بەدەست من نییە وەکو دەسەڵاتەکانی ئەوەی کە وەکو وتم مادەی 93 مادەی 93 پێم وایە 92 93 بە دڵنیاش بکەم وابزان 93ە مادەی 93 5 فەقەرەیە فەقەرەی هەشتەمی دوو بە دوو بڕگەیکە لە هیچیا باسی هینا دەسەڵاتی هەڵوەشانەوەی پەرلەمانی ناوە بە محکەمە ئیتیحادی بەڵام ئەمان شتێک گەڵێن ئەڵێن بە قەزا دەسەڵاتی هەیە موسسەیە کە نەیتوانی هینەکانی خۆی ئەرکەکانی خۆی ڕاپەڕێنێ یعنی ئەوە هینە چ پێڵێن تەقسیرە لە ئەدای مەهامە تەقسیر لە ئەدای مەهامە جۆرێکە لە گەندەڵی بەو تۆمەتە محکەمەی ئیتیحادی بڕیار بە پەرلەمان کۆتایی پێبێنێ بەڵام وەکو وتم ئەگەر پەرلەمان کۆتایی پێهات ئیتر هەموو شتێک قفڵە بێ
هیچ ناتوانی جارێ ئەمان دژی مانەوەی هینن بەرهەم ساڵحن سەدریەکان دژی مانەوەی دکتۆر بەرهەمن بە سەر کۆمار باشە دوایی ئەم سەر کۆمارە چۆنە گۆڕن ئەیانەوێ هین بمێنێتەوە ئەیانەوێ کازمی بمێنێتەوە چۆنی ئەهێڵنەوە بەچ هینێک بەچ میکانیزمێک بەچ قانونێک بەچ دەستورێک دەتوانن ئەو لابەرن و ئەمیش بهێڵنەوە کاگەر پەرلەمان هەڵوەشێنن لەبەر ئەوە ئەمەی کە ئەیڵێن ئەوانە لە ڕاستیە داواکاری زۆر شعبەوین یعنی هیچ نەخۆیان توانیان هەیە ئەوە بکەن ینی ئەوانە بێن نەدی و نە دەستور ڕێگەیان پێ ئەوە نە قانونێک هەیە پشتیوانیان لێ بکە ئەوان تەنیا ئەویان ئیستیغلال کردووە کە بەشی زۆری خەڵکی عێراق بێزار بووە لەم دەسەڵاتە ئەمە ڕاستە ئەم دەسەڵاتە زۆر گەندەڵە ئەمە ڕاستە بەڵام ئیلا هەرە بێ بگەڕێنەوە بۆ ڕێگەی دەستور و قانون بتوانین ئەم گۆڕانکاریانە بکەین ئەجنا ئەمەی ئەکرێ جۆرێکە لە ئینقلاب کە توانایی جێبەجێکردنی ئینقلابەکەی نیە لە ڕاست بەس ئەوەی کە لە بەردەمدا ئەنجومەنی دادوەری کە بڵێن کشانەوە بۆچی لەوێ نەمانەوە وەکوی سە پەرلەمان بەڕێز بەداگیرکردن ناوبەر لەوێ ماونەتەوە بۆچی لە بەردەم ئەنجومەنی دادوەری نەمانەوە و پاشەکشیان کرد سەدرەکان لەبەرەوەی ڕەتفعلەکە زۆر بەهێز بوو لە کتوپڕ ینی کاردانەوەی هەبوو سڵتەی قەزایی کاردانەوەی هەبوو محکەمەی ئیتیحادی تعتیل کرا مەجلیسی ئاعلای قەزا تعتیل کرا هەموو محکەمەکان لە سەرتاسەری عێراقی بەجگە لە هەرێمی کوردستان هەمویان تعتیل کران ینی سڵتەی قەزایی سڕ کرا سڵتەی قەزایی سڕ ببێ ئیتر ئیشوکاری خەڵک ناڕوا وەڕەتفعلەکەی هەموو هێزە سیاسیەکان لە دژی ئەوە بەیانیان دەرکرد یۆنامی لە ینی بەهینەوە بەنەوەێک لە تەوازنەوە تەوان تەوازنی ڕاگرت سەفارەتی ئەمریکی لەگەڵ یۆنامی دوو بەیانیان دەرکرد بەجیا هەردووچیان ئەڵێن خۆپیشاندان مافێکی دەستوریە بەڵام نابێ ببێ بە سەبەبی تعتیلی موسساتی دەستوری کە مەبەستیان هەم مەجلیسی هەم قەزا بوو و هەم پەرلەمانیشە پەرلەمان تاوەکو ئێستا داگیر کراوە ڕێگەی ڕێگە نادەن هین ببێ ینی کۆبوونەوە باشە بەس بازۆکێ کۆمەڵەکان گاویتریان بەدەستەوە بێ سەدرەکان ئەوەی کە بەڕێزت باست کرد ئەمی هەڵبتانە سەر سەرۆکایەتی کۆمار باسی دامەزراوەکانی بواری نەوت داخستنی هەندێک دەواازەی سنووری یاخود هەندێک بڵین شوێنی هەناردەکردنی نەوت پێ دوای ئەمانە بکەن هەنگاوی وابنێت چکە ئەمە خۆی ممکنە بینێت ینی ئەتوانێت تاری سەدی ئەتوانی ئەمانە بکە بەڵام نەتیجەکەی ینی بۆ چۆچیت ئەڕۆین بۆ فەوزایەکی زیاتر ئەڕۆین بۆ تعتیلێکی زیاتر ئەڕۆین بۆ ینی بنبەستبوونێکی زیاتر ممکن نییە ئیتاری تەنسیقی لە هیچ حاڵەتێکە ڕازی ببن بەم هینە چکە کۆمەڵی خلافاتی زۆریان هەیە ئیتاری تەنسیقی ڕازیە بە دکتۆر بەرهەم ڕازی نییە بە کازمی لە تیاری سەدری تەواو عەکسەکەیەتی ڕازی نییە بە سەرکۆمار ڕازیە بە سەرۆک وەزیران باشە ئیتاری تەنسیقی بە پشتیوان بە قەرارێکی محکەمەی ئیتیحادی داوای گۆڕی دەستکاریکردنی قانونی انتخاباتەکە ئەوەی ئەم انتخاباتی پێکراوە تیاری سەدری ئەڵێ نەخێر نابێ دەستکاری بکرێ ئەم قانونە بێ وەک خۆی بمێنێتەوە باشە ئەمانە خلافی زۆر قوڵن لە بینی ئەم دوولایەنە و ممکن نییە ئەوانە بچنە ژێر باڵی تیاری سەدرەوە چکە ئەگەر لەبەر هینیش نەبێت لەبەر خەمی ئەوەشیان نەبێت کە ئەمە دەستور پێشەیە لەکرێ و لایەک زاڵ ئەبێ و دیکتاتۆریەک دروست ئەبێ لە عێراق خەمی ئەوەشیان نەبێت خەمی ئەوەیانە دوایی ئەگەر ئەمانەی ئەم داوانەی سەدر بچێتە سەر و حکوومەت و سەرکۆمار بە ئارزووی ئەو و سەرۆکی وەزیران بە ئارزووی ئێو و حکوومەت بە ئارزووی ئێو و پەرلەمان بە ئارزووی ئێو و سڵتەی قەزایی بەدەست ئەوانە بێ هەمویان سەرروجۆی هەمویان ئەکایە لەبەر ئەوە ممکن نیە ئەوان ڕازی بن کۆ ڕازیش نابن ئەم تەشەنوجە بەردەوامە بێ و هیچیشیان ناتوانن من پێم وانە بژگەنە شەڕ و بیانەوە بە شەڕ لە یەکتری لەناوبەرن شکە تقریبا تەوازنی قوای ڕەدا ینی ڕەدعی قوا لە بینی هەروچیان هەیە قوای چەکداری هەردووچیان چەکداری باشە بەزیستا و هێرشەکە سەردەسەڵاتی دادوەری ئەوە پەرلەمانی بڵین لەوێ پەکخستووە ڕخنەی لەسەر و کۆمار هەیە بەڵام دەوێت حکوومەتێکی کاربەرەکەر بمێنێتەوە
بڵێن ئێستا پەرلەمانی پەخستەوە کارەکەی ناتوانێت حکوومەتی کاربڕێکرد محکمەی ئیتیحادی خۆ ئەمە محکمەی ئیتیحادی هەموو ڕۆژێک ینی بەداخەوە طبعاً وەزعی عێراق واهەیە ئەو لایەنە سیاسیانە محکمەی ئیتیحادیان کردووە بە محکمەی وەکو محکمەی ئیداریان لێ کردووە محکمەی ئیداری ئیشی جایە محکمەی ئیتیحادی ئیشی جایە هەموو ڕۆژێ نەفرێک گەڕوە شکاتێک لە یەکێ لەم دەسەڵاتانە ئەکا محکمەی ئیتیحادی پرسی پێکرا لە دوای ئەوەی کە جەلسەی نسابی جەلسەی هەڵبژاردننی سەر کۆمار ڕووی نایە لە 26 مانگی سێی ڕابردووە پرسی بینە جارێک دکتۆر بەرهەم پرسی کرد ئەڵێ من ئەوە نەبوو من دەسەڵاتی سەر کۆمار چییە؟ محکمەی ئیتیحادی جوابەوە ئەڵێ حکوومەت بوو بە تەسیفی عامان تۆش کاروبار ڕۆژانە خۆت بەڕێیەکەی هەتاوەکو سەر کۆمارێکیکە هەڵەبژێڕێ بۆ فترێکی محدودیش طبعا ئەمە دەستور تەوقیتاتی دەستوری هەمووی پێشێل کراوە هەمووی ئەمەس منهێنیەوە چێسا و پەرلەمانی پەخستووە هێژگە سەدەسەڵاتی دادوەری سەر و کۆمار بەس دەیەوێت حکوومەتە کاربڕێکەرەکە بمێنێتەوە نهێنیوە کە حکوومەتی کازم حکوومەتەکەی خۆیەتی مستەفید دە سەدر تێیدا طبعا هەم سەدر مستەفیدام لایەنەکانی کەش مستەفیدن بە تەنیا سەدر نییە بەڵام هینێک ینی خەت وایەرێکی سۆز یا ڕایاڵەیەکی سۆز لە بینی سەدر و لە بینی مستەفا کازمیە هەست پێ ئەکرێ لەسەر چییە و ڕایاڵە لەبەرەوەی سەدر پشتیوانی لەوەکە ینی ئەو لە بەرژەوەندیەتی هێزێکی وا کە شەقامی پێ ئەژێنرێ و پێ ئەجوڵێنرێ پشتیوانی لێکە لەبەرەوەی ئەو ئەوێ هین بمێنێتەوە ئەو پێی وایە لە سەدر لەبەر ئەوەی خۆی بوو بە زۆرینەوە سەدر دەمێکە زۆرینەیە لە ڕاستیانی هەر لەم هەڵبژاردنە زۆرینە نەبووە بۆ بە زۆرینە و هەموو چاودێرەکانیش ینی من بەش بە حاڵی خۆ من چاودێر نەبووم بەڵام منیش قەناعەتم وایە ئەم هەڵبژاردنەی کە ئەم پەرلەمانەی پێهات لە هەموو هەڵبژاردنەکانی کۆ بەبەراو لە هەموو هەڵبژاردنەکەیکە پاکتر بوو باشە بەڵام ئیتاری تەنسیقی وا ناڵێن ئیتاری تەنسیقی ئەڵێ تەزویر کراوە ئیتاری تەنسیقی لەبەر بە بەڵگەیەک من بەڕاستی نازانمەوەی کە ئەڵێن تەزویر چکە ئیتاری تەنسیقی گردنەکانیان کۆکەیتەوە دوو ئەو شتێکی سەدر دەنگیان هێناوە بەڵام بەڵام نەیان زانیوە وەکو سەدر لە ینی حسی ئینتیخابیان یاخود چۆن بتوانن بە کەمترین دەنگ زۆرترین کورسی بێنن سەدر زانیوێتی سەدر بە نیوەی کەمتر لەوان دوو ئەوەنەی ئەوان کورسی پەرلەمانی هێناوە لەبەر ئەوە ینی ئیتار ئەگەر کۆیکێتەوە دەنگەکانیان دوو ئەوەنەی سەدر زیاترە بەڵام کورسیەکانیان نیوەی کورسەکانی سەدرە لەبەر ئەوە ینی هینەکە ئەوە نییە تەزویر کراوە بەڵکو خەلەلەکە ئەوەیە کە ئەوان نەیان زانیوە چۆن کاندید تەرشێکن لە بازنەکانەوە چۆن کاردید دەرچێنن ئەویان نەزانیوانی فەنی ئینتیخابیان نەزانیوە بەزووکو بڵین سەدر هەڵی کردووە لەو ماوەیە خۆت کارتەکانی هیچ کارتێکی سوتاوە واتە بڵین ئەوە هەبوو راپۆرتی ئاژانسی ڕۆیتەرس باز دەکاتەوە کە بۆی قەلەقی و ئەو شارە زۆرانە هەیە دووبارە گەڕاوەتەوە بۆ جێگەرە کێشان و ئەوانە سەدر جارێ سەدر وعدیە بەڵێ ئەم جارە یا حکوومەتی زۆرینە یا معارزەی پەرلەمانی باش هیچیانی نەکرد جارێمە کە لە وعدەکانی خۆی پێ نەبرا سەر لە جیاتی ئەوەی ببێ بە معارزە ینی ئەوە ئیتوانی ڕێگە با بە معارزەی لە ناو پەرلەمانە بێنێتەوە زۆر قازانجی بوو ینی ئەیتوانی لە هەڵبژاردننی داهاتووە کورسی زیاتر بێنێ ئەگەر بیزانیە هینەوە چۆن معارزەی پەرلەمانی ئەباتە سەر ینی چۆن بە عاقلانە معارزەی پەرلەمانیەکە ئەبێ بۆ بە چاودێرێکی زۆر بەهێز لەسەر حکوومەت من زۆر جاروتومە لە لێرەش جارێک کەم وتۆ ئێستاش ئەڵێمەوە من لەگەڵ ئەوەم لە ڕاستیە من لەگەڵ ئەوە پشتیبانی ئەوە بووم یاخود پێم باش بوو ئەم هاوپەیمانی سێ قۆڵیە سەدر و سیادە و بارزانی بەیەکەوە ئەم سیانە حکوومەتی زۆرینەیان پێک بهێنایە باقیەکەی ببوایە بە معارزەی پەرلەمانی ئەمە بۆچی باشە خۆ من ئەزانم ئەم سیانە کە ئەبن بە حکوومەتی زۆرینە هەر سێلایەن گەندەڵن
و ئەوانەشی ئەبەر بە معارزەی پەرلەمانی لە ڕابردووە هەر گەندەڵ بوون باشە بەڵام یەک سوودێکی مهمی هەیە ئەبوو بە سەرەتای قۆناغی دەستپێکردنی گۆڕینی باشکردنی یاخود چاکردنی سیستمی سیاسی لە عێراقا لەبەر ئەوەی ئەم سیانە کە هەرسێکیان گەندەڵن و لە زۆریان دزیوە لە ڕابردووە لە ماڵی گشتی ئەم میلەتەی ئێمە ئەم سیانە کە ئەبوون بە حکوومەتی زۆرینە باقیەکەی چاویان لەسەر هینە لە پەرلەمان حەقی یەکێ لە وەزیفە هەرە سەرێکیەکانی چاودێریکردنی حکوومەت و مؤسساتی حکومیە باشە ئەیانتوانی بە چاوێکی تیژەوە ڕێگە لە هەموو دزی و فزیەکی سوڵتە بگرن باشە ئەوانیش بەهۆی ئەوەی کە لە ناو حکوومەتان نەبوون معارەزەن خۆیان لە ناو سوڵتانی ناتوانن بچن لە ناو سوڵتە بدزن جارێککە لەبەر ئەوە من بە عملەیەکی حسابیش وتارێکی درێژم نووسیەوە هێشتا بڵاوم نەکردێتەوە بۆ ئەو زمانە بوو ویستم بڵای بکەم بۆیتر بڵاوم نەکردەوە سێ قۆڵێکە هەڵوەشە ینی من تەسەورم وا بۆ ئەتوانن لە ئەم حکوومەتەی کە بەم نەوعە دروست بووایە حکوومەتی زۆرینە و معارەزەیەشی بەهێز لانی ینی ئەیانتوانی لە سا 75 ینی واهیم دەرهێنا بوو ئەم ئەو لە سا پەنجای ئەوەی کە لە هینەکان لە فاسیدەکان بڵێن کە چوونە معارەزەوە ئەوان دزیەکەیان لە دەستە چوو ینی نیوەی دزی نەئەمە ئەمی تریش ئەگەر زۆر بەهێزیش وایە بدزێ لە نێوەی توانای خۆی زیاتر پێ نادزێ ینی لە سا 50 لێرە لە سا 50 لێرە لە سا 25 جەولا لە سا 75 بن لە فەساد کەمە کردەوە لەنا ئەو حکوومەتەی کە داهات و ئەمە هەنگاوێکی زۆر باشە بۆ ئایندە بۆ ئەوی حکوومەتی دوای ئەوە بتوانێت بەڵکو معارەزە بواە بین ئەنج ئەمیش ڕێگەی لەو بگرتایە ینی بە دوو قۆناغی هەڵبژاردن بە دوو تەمەنی 4 ساڵی ئەمانتوانی نظامەکە باش بکەین بەڵام ئەم فرسەتە هەر سەدر بۆ خۆی لە کیسیایی باش ئەوە بڵین ئەوە یەکێک لە هینەکانی بوو یەکێک لە هەڵەکانی بوو ئەڵەیەکی کەشیان ئەوەیە کە لە ڕاستیە ڕێگەی نەیاماش ئەم حکوومەتە من ئەویشم نووسیوە با ڕێگەی بە ئیتاری تەنسیقی حکوومەت دروست بکە و ئەو ببوایە مادام لە یا ئەوەتانێ حیلەیەکی قانونی بۆ بدرزایەتەوە ئەندامەکانی بگەڕانێتەوە ناو پەرلەمان باشە ئەنجا بەیەکەوە حکوومەتێکیان هین کردە سەرۆگۆزیرێکیان هەڵبژاردایە کە هەردوو لایەن پێڕازی بن وەزیرەکان هەردوو لایەن پێڕازی بوونایە هینیان تۆزێ مەجاالیان باە وردە بە ئیمزاکردنی وەسیقەی شەرەف و ئەوانە هەرچەند چەند جارێک ئەمە کراوە هیچی نەبوو لێرەش کراوە و بەرهەمی نەبوو لەو لاش کراوە بەرهەمی نەبوو بەڵام لە شوێنێکە ئەبێ ئەم داڕوخانە ڕاگری چکە بەردەوام ئەگەر ڕێ نەکەون ئەم لایەنە ڕێ نەکەون وەزعی سیاسی و اقتصادی و ئەمنی عێراق بەردەوام لە داتەپین و خراپبوونە وەکو کارتەکانی ئێستاکارتی تریماوە مقتەدا سەدر یاخودەوەی باسی ئەوە دەکرێت کە قەلاق بێ وەکو راپۆرتەکەی ڕوەرتەزیش باسی هینە کابراایەکە ینی ڕاستە چەند لە هینە ینی لەبەرەوەی لە مەزەبی شیعەیە جگەرەکێشان مەکروهە ینی یەکێکی واکە خۆی داناوە ببێ بە مەرجع ینی بە وەلی فەقیهی عێراق ینی جگەرە بکێشێ جێگەی پرسیارە ینی ئەوە بۆ خۆی لە لای مەزەبیەکان جێگەی پرسیارە بەڵام ممکنیشە بۆ موقت ینی موقتەن لەژێر زەختە ئێستا موقتەن هەڵگیر نازانم ینیەوە من نازانم بڵاوی کردەوە ئەزانم بەڵام طبعا سەدر لە ژێر زەختێکی زۆر چکە مشکلەکەی لەوایە سەدر خۆی بە تەنیا بڕیارەیە هەموو بڕیارەکانی تەنان ئینسانێکیش ئەم هەموو بڕیارە گەورانە با و ئەم هەموو شتە متەناقیزانە بکە طبعا بالی ڕەحەت نابێ ینی خۆی لە ناو خۆیە تووشی دڵە ڕاوچی ئەوانە بێەوە جگەرە کێشانی شێشێکە لە هۆیەکانی شکاندنی دڵە ڕاو باشە بەس وەکو لە ڕێگەی تویتەری شەوە بڵێن ئێستا ئەکاونتێکێ بە ناوی ساڵح محەممەد عێراقی هەر لە تویتەر هەری خودی سەدرە پێدوار سەدرەکە خۆی ئەو تویتانە دەنووسێ کە هەموو ڕۆژێ تویتێک دەکات بڵێن زۆربەی ڕۆژەکان هەر خۆیەتی ئەوەی کە بە ناوی خۆیەوە ئەیکا وازحە ئەوەی خۆیەتی محەممەد صالح العێراقی شەر خۆی ئەی بۆچی بەنایەوە دەکات بۆی لەسەری نەکەوێت طبعا هەنێکی ینی ئەویان لەوەیان ناهینە ینی خۆ هەموو عێراقیەکان نەزان بە تایبەتی محەلیلەکان و سیاسیەکان و
سحوفیەکان و هەمویان ئەزانن هەر خۆیەتی باش بەڵام جارێک بەناوی خۆی ئەو جارێک بەناوی ئەوە هەنێ ڕەنگەشتی ڕق لە لەوانەی هینە محەممەد ساڵح العێراقیە بڵێ کەمتر لەوەی خۆیان کەمتر هینە زیاتر ڕقتر بێ لەوەی لە تویتەکانی خۆیان نووسێ باش بەس ئێستا چی ڕوودەدا ئەگەر بۆ نمونە سەدر داوا دەکات بۆ نمونە بەبێ ئەم پەرلەمان هەڵبوەشێتەوە یاسای انتخابات وەک خۆی بێ حکوومەتی کازمی بمێنێتەوە و انتخابات بەڕێوە بچێ دانەکانی تریش بە پێچەوانەوە دایانەوەی پەرلەمان کۆبێتەوە یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە چی ڕوودەدات ئێستا دوایەوە خۆی سەدر ئێستا بە تەنیا هەتا تشرینیەکانیشی لەگەڵ نیە یعنی زۆریان زۆر هەوڵەیەن ینی یەکێ لە توێتەکانی خۆی یاهی خۆیەتی یاهی محەممەد ساڵح العێراقیە داوا لە تشرینیەکانەوە ئەوانە کا بێن بۆ پشتیوانی چکە ئەم خۆپشاندانانەی هەیە هەر بە تەنیا هەر هینی ینی سوبغەی تیاری سەدریان پێوەیە هەموو فەرمانەکان لە دروشمەکانیش محەممەد ساڵح العێراقی بۆیان نووسە بۆ خۆپشاندەرەکان لەبەر ئەوە لە سەتاسە سوبغەکە سەدریە سەدریەکانیش شووعەکان تەجروبەی هاوپەیمانیان لەگەڵکردن و پەشیمان بوونەوە لە خولی ڕاست تەشرینیەکان لە کاتی خۆپشاندانەکانە لە سەرەتاوە تاوەکو ناوەڕاست لەگەڵ ینی سقیان هەبوو بە سەدریەکان بەڵام لە پڕێکە سەرای سەلام کەوتە کوشتنی خۆپشاندەران ئەوانیش سقیان پێی نەماوە ئێستش سقیان پێی نەماوە و هینەکانیش تیاری مەدەنیش هین سقیان پێکرد فترێک لە خۆپشاندانەکانی ملیۆنی تەحریر و ئەوانە مەدەنیەکان تیاری مەدەنی زۆر هین بوون ینی بەیەکەوە ئەویان کرد و هینە زەخمێکی زیاتریان دابوو بە خۆپشاندانەکان ئەم سیانە هەر سێکیان پەشیمان بوونەتەوە لە هاوکاریکردن لەگەڵ سەدرا ئەترسن لە میزاجی چکە هەموو لەحزەیەک میزاجی بنەوەیەکە زۆر قورسە ئیشکردن لەگەڵ سیاسی وایە هەموو لەحزەیەک شێوەیە بێ چۆن پارتی و هەلبوسی ئەوانش فەشەلیان هێن ئێستا خۆ ڕۆشتن بۆ ئەوەتانێ هەلبوسی دوێنێ توێتەکەی هەلبوسی زوازدە حاڵێ دەستور هەر محتەوای بەیانەکەی هینی هەیە سەفارەتی ئەمریکی و هی یۆنانیمی لەگەڵ توێتەکەی محەممەدی هەلبوسی هەمویان یەک مەزمونیان هەیە لێ دەستور ڕێگەیدا مزاهرە هینە ینی مافێکی دەستوریە بەڵام نابێ موسساتی دەوڵەت تعتیل بکەیت موسساتی دەوڵەت هەمویان مەبەستیان لە هەموویەتی حکوومەت هیچ مؤسسەیەکی حکوومەتی هی قەزایی هی تەشریعی نامێت تعتیل بکرێت ئەمان پەنا بۆ تعتیلکردنی مؤسساتە بن تۆ کە مؤسساتی این کرد خۆ هینە ینی زەرەر لە میلەتێ یعنی ئەو میلەتەی تۆ هاواری بۆ ئۆکەی من لە پێناوێتی ئەکۆشم تۆ زەرەر لەوەی شوکاری ئەو ڕائەوەستێ قانونی موازنە نییە کە قانونی موازنە نییە باشە ئەوەی موچە خۆر نییە ئەوەی موچەی هەیە باشە موچە وەرەگرێ و ئێستا بەپێی هین بەپێی قانونی موازنەی 2020ەوە بزانم 2020 قانونی موازنەمان هەیە ئەتوانێ ئەوە بەپێی یەک لەسەر دوانزەکە موچە و یعنی هینی تەشغیلی ئەوەی پێڵێن موازنەی تەشغیلی حکوومەت ئەتوانێت ڕایی بکە بەڵام ئەیکە هین نەبێ کە ئەگەر موازنەی ئیسtismاری نەبێ فرسەی عمل دروست نابێ ئەو بێکارەی کە هیچ کارێکی نییە و حکوومەت تعتیل بووە و هیچ پرۆژەیەک لە هیچ محافظەیەکانیە تاوەکو دەستی کار دروست بێ و خەڵک بڕە نانی ڕۆژانە پێیا بکە ئەو خەڵکە بڵێکی ینی لە ڕاستیە ینی لە پێنای وەکووتم من داواکانیان داوای ئیسلاح شەرعیە حکوومەت فاسیدە بڵێ فاسیدە بەڵام بەم تەریقەیە ناکە باشە هیچ گۆڵێکی کردوتە ئێستا موختەرا سەدر نا هیچ وەختێک تۆ کە ئەڵێ گۆڵ لە دوو گۆڵیا سەرکەوتنە ینی لایەک گۆڵی لێ ئەکرێ و لایە گۆڵی گۆڵەکە لایەنی گۆڵکرد بردوێتیەوە بەڵام ئەم تاوەکو ئێستا بردنەوە بۆ خۆی بێ ڕەنە ینی بۆ خۆی لەبەر ئەوەی بە شخصی یەکەم ماوەتەوە ینی من پێم وایە زۆری حەز لێیە هەموو ئیعلامی دنیا ڕۆژانە باسی ئەم بکەن ئەمە بۆ ئەو بۆ ذاتی خۆی ڕەنگە بە سەرکەوتنی بزانێ بەڵام نە جمهورەکەی قازانجی کردووە نە شەعبی غێری جمهوری تیاری سەدری لەمە لە مۆزە قازانجیان کردووە گۆڵی نەکردو سەرکەوتو نەبووە
نا بۆ خۆی بۆ خۆی ئیعلام هەمووی بە 24 ساعت ئیعلامی ئەوروپی و ئیعلامی ئیعلامی عێراقی مەشغوڵن بە سەدر و تیاری سەدریەوە. ماوەسمە ئەو داواکاریانەی کە هەیبوو لە یاریەکەدا سەر نەکەوتووە؟ نا داواکاریەکانی هەتا ئێستا ناتوێتە دی ئەو ئەڵێ بێ سەرکۆمار نەمێنێ سەرکۆمار ماوە ئەبێ حکوومەتی کازمی درێژە بە تەمەنی بورێ تایەکو ئێستا نهاتووە دیدی ئەبێ پەرلەمان هەڵ بۆشێنرێتەوە نهاتووەتە دی ئەبێ قانونی جاری قانونی انتخابات ڕاستە ینی پەرلەمان نەجوڵاوەتە قانونی انتخابات بزانی تعدیل لەکریا تعدیل ناکرێت بەڵام بەسەڵمانە بەبێ گۆڕێنی قانونی. سپاس دەکەم ناوبڕێکمانێ دێمە وڵاتان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دێنە وڵاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر. جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی هەمیشە نوێگەری دیزاینی ناوازە و دەگمەن. ئەزمونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا. دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا. جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین. لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە. تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بمبینیە ئەو جپسەی وێنەی نییە هەرتامێکی بخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جپسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست کاک محمود سەبارەت بە ئەو ئاڵۆزەی کە لە بەغداد هەیە کاریگەری هەیە لەسەر هەرێم یاخود ئەو ئاڵۆزەی کە لە بەغدا هەیە دەسەڵاتداران قۆسویانەتەوە بۆەوەی کە درێژە بە گەندەڵی بدەن چاکسازی نەکەن. طبعا ینی بە باش و بەخراپ وەزعی بەغا تەسیری لەسەر هەرێم هەیە. من دەمێکەوتومە و نووسیومە وڵایشم کردوێتەوە ئەگەر عێراق فەوزا بێ ئەو فەوزایە گوێزێتەوە بۆ لای ئێمە. ئەگەر عێراق خواردنیە بێ برسیەکانیان بۆ لای ئێمە. ئەگەر ئاوی نەبێ بێ ئاوەکانیان بۆ لای ئێمە. ئەگەر دەوڵەمەند بێ ینی عێراق مستەقر بێ لە ڕووی سیاسی و اقتصادی و ئەمنی و ئەوانەوە بە ئیجابی ڕنگاتەوە لەسەر هەرێمی کوردستان. ئەگەر سوڵتەی قەزایی لە عێراقا پاک بێ تەسیس نەکرێ ئەوانە ئێمە شەتوانین سوودی لێ ببینین. هەموو ئەمانە بەهینن ینی عملیەکە هەمووی تەردیە ینی عکسی نییە. بەغا خراپ بێ ئێمە خراپین بەغا باش بێ ئێمەش باشە بین. ئێرە باش بێ بە شەرتێک تەنسیق لەگەڵ بەغایە هەبێ بەغا قازانجێتی ئێرە باش بێ. بەڵام هەنێشت هەیە مەسەلەن ئێستا لە بین مەشاکل بە تایبەتی مشکلەی گەورەی هەرێم و یاخود هەولێر و بەغا مشکلەی سیاسەتی نەوتی هەرێمە کە ئەو سیاسەتی نەوتیە لە هەرێمی شازەرەی لایەن و زەرەی لە عێراقیشەوە. ئەی چی بەسەر دەێستا بۆ نەو کێشانێک هەیە بە تایبەت نەوت
ئەزانی کاکێن ئەمڕۆ تازە هینە سۆمۆ وەزارەتی نەوتی عێراق جاریشکە شکاتێکی کەی کردو شکات ئەنجا زەخت لە هینەکانەکە لە کڕیارەکانی نەوتی هەرێمەکە تا ئێستا زەختی لەسەر هەرێم بوو لەمەولا زەخت لەسەر کڕیارەکانی نەوتی هەرێمەکە شکات لە هەموو ئەوانەیەکە کە نەوتی هەرێم کرد تازەیەوە هینێکە شکاتێکی تازەیە ماوەیە کە خەریکە لەگەڵ بە مفاوەزان لەگەڵ کۆمپانیەکانی نەوتکە لە هەرێم ئیشەکەن بڕێک لەو کۆمپانیا 4-5 وازیان لە هەرێم هێنا و چوون بۆ بەغا بەڵام هەنێک کۆمپانیا تاوەکو ئێستا ماون ئیتر شکات ئەو گەرمادان بە مفاوەزان نەگەیشتنە نەتیجە لەگەڵ هەر کۆمپانیاکە توانێت عێراق دەوڵەتی زات سیادەیە ئەتوانێت بڕۆ شکاتیان لێ بکە و شکاتەکەی هینی شەر هینە ینی شمشێرەکەی دمەقلیسە ملی ئەردۆگانەوە کاتەکەی لە تورکیا کراوە کە لە ڕێگەی تورکیاوە ئەو ناوی ناوە تەهریبی نەوتی عێراق لە ڕێگەی تورکیاوە کە عێراق ینی ئەوە بەپێی قانونی دەولی هینە ینی جەریمەی دەولیە ئەوەی کە تورکیایکە مادام عێراق رازی نییە ئەگەر عێراق رازی بە هەرێم لەگەڵ عێراق قاڕێ بکەوێ مشکلە نامێ بەڵام بێ لە پشتی عێراقەوە ئەمە بەردەوام بێ عێراق توانێ بەنابەرێ بۆ قانونی دەولی ئەوانە و هەردووچیان ڕاکێشە بۆ محکەمە. باش سەبارەت بە سەڵاتدارانی هەرێم بوون لەوێ داوای چاکسازی لە بەغدا پشگیری خۆپیشاندان دەکەن ئەی لێرە بوو بە پێچەوانەوەیە لە ناوخۆی هەرێم ئەوە نیفاقە نیفاقی سیاسی ئەمە هەموو ئەو لە ماوەی ئەو 30 ساڵی ڕابردووە هەرچی منافقی سیاسی هەیە دەسەڵاتیان تاقی کردوەوە سیاسی بەڵێوانە منافقی سیاسی منافق چێ ینی منافق ئەو کەسەیە بەدەم شتێک گەڵێ بەکردەوە شتێکی کاک عکسەکەیەکات لەم هەرێمەی ئێمەڵە نظام دیموکراتیە بەقەدر تروسکاییەک لە دیموکراتی لە نظامی هینا نەماوە نظامی هەرێمی کوردستانە نەماوە خێزان قیادەکە فرد لە ناو خێزانە قیادەی مجتەمەعەکە سامانی نیشتیمانی نە ڕێگەی پەرلەمانیان چاودێری بکەن نە ڕێگەی چاودێری دارایی ئێنە دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان ئەمانەکە هەمویان دەستگای ڕقابین بەسەر حکوومەتەوە ڕێگەی هیچیان نایان چاودێری هیچ مەفسەلێ لە مەفاسیلەکانی داهاتی نیشتیمانی بکات لەبەرەوە ئاشڵێ من ڕۆشنم من دیموکراتیم ئەوانە تەمانەوە نیفاقەتەوە بەدەمەڵێ من شەفافم بەڵام بەکردەوە باش هیچ هەموو شتێکی تاریکان دۆ ئەوە پێوترێن نیفاقیانی باش بەس ئەم بارودۆخی کە دەسەڵاتدان گەڵا ڕوزیش لە بەغدا بێ بەم شێوەیە ئیدارەدانی حکومڕانی هەرێم بەم ناشەفافیەتە بەم کەمی خزمەت گوزاری زیادکردنی باج و ڕسوماتە بەخسین دامەزراوەکانەوەی بەڕێزت باست دەتوانێت بەردەوام بێت بەم شێوازە ئەتوانێت بەردەوام بێت تاوکو فترێکی معەنی تر ینی هیچ نظامێک بەم طبیعەتەوە ناتوانێت تاسەر بەردەوام بێ ناتوانێت بەڵام تاسەرەکە ئەوەیە چەند مانگێکیکە یا ساڵێک یا چەند ساڵێکیکە لە پڕێکە ئەبچڕێتر توانای ئیدارەدانی نامێنێت لە ڕاستیە چکە ئەم نیزامە من لەسەریشی نووسیەوە بۆچی ناتوانێت خۆی چاکاتەوە ئەم نیزامە ناتوانێت خۆی چاکاتەوە چکە ئەوانەی بەڕێوەی ئەبەن خۆیان فاسیدەکانن تۆ چاکردن ئەبێ لە فەسادەوە دەست پێ بکەی ئەبێ ڕێگە لە فەساد بگری ئێستا ئەگەر ئەمان ڕێگەی تاڵانکردی سامانی نیشتیمانیان لێ بگری ئەی چۆن کادرە حیزبیەکانیان کە بەدەیان هەزارن تاعینیان کردوون و بە فەزاین و موچیان ئێنێ ئەو کاتە موچە نامێنێ کە موچە نەما لە ئەوانە لە دەوری نامێنێن دەیان هەزار چەکدار سەدان هەزار چەکدارە گەرهینیکەی سەدان هەزار چەکداریان هەیە لەسەر سامانی نیشتیمانی ئێمە ئەیان ژێنن وەلایەن بۆ قائید و بۆ حیزب و بۆ منطقە هەیە باشە ئەگەر تۆ ڕێگەی ئەوەیان لێ بگری کە بتوانن سامانی نیشتیمانی بەم شێوەی ئێستا بۆ خۆیان و بە خێزانەکان بەکاربێنرێن توانای ئیدارەدانی مالی دەستگا حیزبیەکان و وەلایەکانی خۆیانیان نامێنێت کە نەیانما ئیتر ئەوانەی تر لە دەوریانن هەتاوەکو ئێستا بە بەرژەوەندی لەگەڵیانە ماونەتەوە ئەویش بەرژەوەندیەکانیان بە وەزیر وەکیل وەزیر پەرلەمانتار مدیر یاخۆن موچەیەکی بندیواریان بۆ ئەوڕنەوەیان بەسن بەخۆیانەوە لەبەر ئەوە کە ئەمە نەما ئەمە هەمووی هاتە دەستی حکوومەتێکی نەزی ئەو کاتە ئەوان وردە ئەپوچێنەوە لەبەر ئەوە بە هیچ جۆرێک ناتوانن ئیسلاح بکەن چکە ئیسلاح بکەن خۆیانەکەون لەبەرەوە ئەبێ بەدیل بۆ ئەم هینە دروست بێ من دەمێکە وتومە ئەبێ بەدیل بۆ ئەم دەسەڵاتە دروست ببێ و تاکە ڕێگە بە وجهە نەزەری من دروستبوونی بەدیلە خۆیان تەرخکەن
يعني هێزەکان هەمویان ئەوانەی کە زەرمەندن لەم سوڵتەیە ئەوانەی کە زەرمەندن لەم سوڵتەیە ژمارەیان زۆر دیارە هەڵبژاردنەکان دەریێخە هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن نفوزی ئەم دوو حیزبە لەم هەرێمەی ئێمەیە کەمە بێتەوە ئاخر جار ئەم هەڵبژاردنەی ڕابڕوو لە سا 75 بۆ 80 دەنگدەری کوردەنگی ناوە باشە ئەمە هەمووی یعنی ناڕازیە لەم دەسەڵاتە تۆ ئەگەر ئەو هێزانەی کە لە دەرەوەی دەسەڵاتن بێن لە دەوری یەکتری کۆ ببنەوە و بەرنامجێکی سیاسی حکومڕانی طرح بکەن لە پێچەوانی ئەم سیاستێک کە ئێستا 30 ساڵام حکوومەتە بەڕێوەیە بە پێشەوانی ئەوە طرح بکەن ئەگەر ئێمە لە هەڵبژاردنێکە طبعا ئەمە بە هێزێک ناکرێن نە بە هێزێکرێن نە بە دوو هێزەکرێن نە بە سێ هێزەکرێن ئەبێ هەرچی هێزی سیاسی ناڕازی هەرچی هێزی کۆمەڵایەتی ناڕازی هەرچی هێزی مەدەنی ناڕازی هەرچی هەتا هێزی عەشایری ناڕازی هەموو ئەمانە لەژێر چەتێکا کۆ ببنەوە ئەتوانن لە دوو مدەی هەڵبژاردنە گۆڕانکاری گەورە و جەزی لە ناو سیستمی حکومڕانیە باشە بەس ئێستا بڵین کە داوا دەکە هەڵبژاردنی پێشوەختە لە عێراق بکرێ ئەوەی کوردستان ئێستا هەوڵێک کرد لەلایەن پارتی ویکێتی بۆ دواخستنی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئەو کاتە پەرلەمان و حکومەت و ئەوانەش چی بەسەر دێت؟ ئەزانی چی خۆی کاک حەکیم ینی نظامی بین يعني نظامی دیموکراتی بەتەنیا بریتی نییە لە هەڵبژاردن طبعا هەڵبژاردن مهمە ئەبێت دەوری بێ لە کاتی خۆیان قەدوان نەخرێ بەڵام بە شەرتێ دەسەڵاتەکان سەربەخۆ بن سوڵتەی قەزایی ئێمە لەژێر دەسەڵاتی دوو خێزانایە لێرە لە ژێر دەسەڵاتی خێزانێکە لەو لە ژێر دەسەڵاتی خێزانی کەیە سوڵتەی تەنفیزی بە عینەن شکڵ هێزی چەکدار بە عینەن شکڵ ئاسایش و پۆلیس و پۆلیسی هاتوچۆ و هەموو شکڵەکانی کەی موسساتی ئەمنی هەمویان دابش بوون بەسەر ئەم دوو لایەنەیە لەبەر ئەوە ئەمە مطلقاً نظامی دیموکراتی لە سایەی شێوە حکومڕانیەکی ئاوایە بە هیچ جۆرێک نایەتە دی من دەمێکە من لە دوو هینم لە مانگی دەی 2010 زنجیرەیە وتارم بڵاو کردوێتەوە سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستان دیموکراسیە پرسیارێکە لە خۆمم کردووە بە 6 وتار وەڵامم ماوەتەوە 16 سیفەت طبعا ئینەکانی سیفەتەکانی نظامی دیموکراتی دیارن بەڵام من وردم کردوێتەوە لە مێشی خۆما لەبەرەوەی من تقریبا 15-16 ساڵ لە سایی نظامێکی دیموکراتی مستەقری ئەوروپیا ژیاوم لەوێ ئەو عادەتەن ینی ڕەنگە یەشێک ئێستا کە گوێی لە من بێڵێن لەگەڵ ئەوروپایە بەراوردمانەکە عادەتەن سیاسی حیزبی سیاسی ئەگەر خەونی گەورەی نەبێ هیچ شتێکی پێ ناکرێت خەونی گەورەی من هێنانەدی نمونەیەکی نظامی دیموکراتیە ئەبێ هەموو صفاتەکانی نظامی دیموکراتی ئەوروپی تیابێ ئەبێ ئیش بۆ ئەوە بکەین ئەبێ ئەو خەوە گەورەمان هەبێ بۆ ئەوی بەم هینە بەم ڕموزنەی کە ناو حکوومەتی هەرێم و ئەوانە ڕازی نەبین باشە ئەنجا لە 16 سیفەتم ژماردۆ یەک سیفەتی لە ناو لە سیستمی حکومڕانی هەرێمی کوردستانە نەبووە دوای خۆپیشاندانەکانی شوباتیش چوومەتەوە سەر پرسیارێکی کەم لە خۆم کردوتومە لەو زنجیرە وتاراوتومە ئەمە دیموکراتی نییە ئەگەر دیموکراتی نییە چییە ئەویش بە 5 وتاریکە کە بەراوردم کردو ئەم نظامە لەگەڵ نظامێکی دیکتاتۆری تۆتالیتاری نازانم چی دەستوری هەموو ئەوانە بەراوردم کردووە لە نێهاتە گەیشتومە قەنەعەتێک طبعا هەنێ سیفەتی دیکتاتۆری تایە هەنێ سیفەتی تۆتالیتاری تایە بەڵام هەموو سیفاتەکانی هیچیانیانتیانە بەڵام کە گەڕاوم سیفەتی حکمی حکومڕانی ئۆلیگارشی هەموو سیفەتەکانی حکومڕانی ئۆلیگارشی لە ناو نظامی سیاسی هەرێمی کوردستانەوە هەر هەمووی ئۆلیگارشیە ئۆلیگارشی پێ ئەوترێ طبعا نظامی چاتەکانی شێوە هینە کلیپتۆکراسی پێ ئەڵێن ینی کۆمەڵێ ناوی هەیە بەڵام باش هینتریان ینی ئەوەی کە زۆر لەگەڵی ئەگونجێت 12 سیفەتە لە نظامی ئۆلیگارشیە هەیە هەر 12ەکەی لەم نظامی ئێمە هەیە ینی تەواو متطابقن باش سەبارەت بە دۆخی سلێمانش دەمەویست سەرنجت بزانم ئێستا کیشی دواکەوتنی موچەیە وەستانی پرۆژەکان هەیە کەمی دەرمان هەیە چۆن خوێنیتەوە دۆخی کە لە سلێمانی هەیە سلێمانی حەساری لەسەر وازەحە
ینی بەداخەوە هەم حەساری لەسرە هەم سڵتەی منتیقەیە بەڕاستی ینی سەر لەبەری دەرناچێت ینی وەکو ئەو وایە لە دژی خۆی ئیش بات فەوزایەکی زۆر هەیە مەسەلەن ئێستاەوە حملەیەک هەیە کە ڕێگە نادەن ئیتر هین مڵکی گشتی داگیر کریەوە بۆ مەسوولەکان و مەسوولەکان ئەوانەیە کە ئیکەن مەسوولەکان یەشێتین خۆ کەسی کە ئەوێرێ بڕوا مڵکی گشتی داگیر بکاو بۆ خۆی بفرۆشێ نەخێ یعنی گومرگە لەژێر سای ئەوانە داهاتی هینە باج و خراجی دائیرەکانە ڕسوماتی دەوائیرە باج و خراج هەمووی لەژێر چاودێری خۆیانە بۆ وەزع وایە بۆ چاشی ناکەن خۆیان زارەکەن بۆ ڕۆژ لە ڕۆژ جمهوریان کەمەکە ئێستا بەڵام لەگەڵ ئەوەشە داهاتی گومرگ خۆ ئەگەر بە هەمووشی لە 100 کۆی بکەنەوە داهاتی ناوخۆ و داهاتی گومرگ و ئەوانە لە ساسای فەسادیشی تیانەکرێ هێشتا لە چاو ئەو داهاتێک کە لە هەولێر و دهۆکەیە زۆر ڕەمزیە لە چاوەوانە ینی ڕەنگە نەگاتە لە سا 25 لە ساسی ئەو داهاتەی لەین هەیە چکە هەموو کۆمپانیا گەورەکانی کە باجدەن لە هەولێر و دهۆکن گومرگی برایم خەلیل بە تەنیا بەقەدەر هەموو گومرگەکانی کوردستان واریداتی ڕۆژانە واریداتی هەیە و زیاتریش لە هەموو گومرگەکانی کوردستانە لەبەر ئەوە باش بەس گەمارەوەی کە دووسەرەیە طبعا لەبەر ئەوەی ئەمە وەزعی هینە ئەمە وەزعی ئەم هینەیە ئەم هەرێمی سلێمانیە بڵێن لەگەڵ ئەوەشە ئەو هەموو پرۆژەیە کە سەرۆکی حکوومەت لوتفە نوێنێ پرۆژەیەک لێرە ئیعلانەکە بۆ خۆی ینی ئیعلانەکەی بۆ خۆیەتی بەڵام ئەبێ لێرە هینە بێ سلێمانی پارەکەی وایە لە سلێمانی پارەی موچەش تەواو بە تەواوی تەمین ناکرێت لەکوێ دەتوانێت پرۆژە بکە ینی وردە پرۆژە نامێنێت لە سلێمانیا لە ڕاستیە و کە پرۆژە نامێنێ بەتاڵە زیاد دەبێ مەشاکیلی کۆمەڵایەتی زیاد دەبێ خێزان هەڵەوەشێ ینی جەو خۆشەکە بۆ ئیرهاب هەموو ئەمانە خەتەرن لەسەر سەبارەت بە نەوت کەوت کێشێ لە گەڵ بەغداد لەناو خۆش هەر کێشێ نەوت هیچ شتێک نبینی بۆ چاکسازی ئەوە جارێ ئێستا قانونی نەوتی کوردستانیان هین کردووە ئەگەر بە عەمەلی بە غەیری قانونی واریداتی نەوت لە 100% لە دەستی بنەماڵی بەرزانیە بوو بێ بە قانونە کۆنەکە بەم هەموارە بە قانونی شخصیانە بەردەستهین بەداخەوە یەکێتی و گۆڕان چۆن ڕازی بوون دەنگ بە قانونی وا بدەن چیە کە ڕازی بوون ئەو هەموارە ناو ئەنجومەنی وەزیرانی شەڕێن نەکرد وەڵاهی من نازانم ینی بە چهینە چۆن ئەم پرۆژەیە لە ئەنجومەنی وەزیران تێپەڕی و چۆن لە پەرلەمانە تێپەڕی ڕاستی ئەوانە جێگەی پرسیارە من معلوماتی وردم نییە ئەمە چۆنیان ڕازی کردوون بەڵام بەڕاستیەوە جۆرێکە لە خیانە لە میلەت ینی تۆ بەلەفی نەوت ئەوە نەفاسی دەبوونی بۆ گەنی ئەکاتە کەشکەلانی فەلەک کە بە ناقانونییان کرد ئێستا تۆ بۆتان قانون ناندن ئێستا بە قانون ئەوان دەسەڵاتیان هەیە کە هەر قسەی شێڵەوە قانونە خۆتان دەنگتان پێیاوە خۆتان تعتیلتان کردوە باشە ئەنجا من هینە باسی ینی ئەو مشکلەی نەوت لە بینی هەرێم و لە بینی هەرێم و بەغایە هەیە سێ مادەی دەستوری هەیە کە هینە مەسەلەن عەقدی 50 ساڵەی نەوت کە کراوە سێ مادەی دەستوری هەیە بەو سێ مادە دەستوریە هەرێم هیچ جۆرە دەسەڵاتێکی بەستنی ئیمزاکردنی قانونی واوکردنی قانونی وای نییە لە ئیتفاقی ڕێکەوتنی وای نییە ڕێکەوتنی لەگەڵ تورکیا کردو بۆ 50 ساڵ ئەمە جارێ بە ئیتفاقیەکی وا بێ بە پەرلەمانی عێراق تێپەڕێ دوو لە سەرسەی دەنگی دوو لە سەرسەی پەرلەمانتاران بهێنێ دوایی حکوومەت مفاوەزاتەکە لەسەر بۆ قانون حکوومەتی ئیتیحادی کە حکوومەت زاسیادەیە والحاصل ئەنجا ئەبێ ڕئیسی جمهوریش موافقە لەسەر بکە ئەو ڕێکەوتنە هیچ یەکێ لەم مادە دەستوریانە شمولی ناکە سپاس دەکەم زۆر سپاس بۆ وەرەس محمود ڕەزا پەرلەمانتاری پێشووی عێراق سپاسی ئامادەبوون دەکەین سپاس بۆی بینەرانی بڕە سپاس باوەکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ